من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. شاد و کامەرانین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی بەخشین دەبینە میوانی ماڵەکانی ئێوەی بەڕێز و ئازیز و بەخشندە و خۆشەویست. بەرنامەی بەخشین ئەگەرچی لە سەرەتای هەموو بەرنمەیەکدا ناڕەحەت و دڵتەنگتان دەکات، بەڵام دوجار بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە خانەوادە هەژار و منداڵی بێباوک و بێسەرپەرشتەکان لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە دوای ناڕەحەتی و ناهەموارێکی زۆری ژیانیان دەروی خێران لێ ئەبێتەوە ئەوانی ژیانێکی ئاسوودە بەڕێ ئەکەن. بەرنامەی بەخشین بە هاوکارەکانی ئێوە لە ماوەیەکی زۆر کورتە ئەگەرچی قەیرانی داراییە، بەڵام هاوکاری و کۆمەچەکانی ئێوە هەر چەندێک بێت کۆ ئەبێتەوە لەلایەن لیژنەی بەرنامەی بەخشینەوە. لیژنەی بەرنامەی بەخشینیش بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە نمونەی لەم شێوازە خانووە زوو ئەخاتە بەردیدی بینەران و پێتان ئەڵێت هاوکاریەکانی ئێوە بۆ ماڵی هەژار و نەدار و منداڵی بێباوک ئەوە بەرهەمەکەیەتی. نزیکەی 2 مانگ لە ئیستا سەردانی ناحەی تەکیەمان کرد لەوێ ماڵێکی بێباوکی هەژاری نەداری خاوەن 3 منداڵی بێباوکمان بە ئێوە ناسان. پاشان ئێوەی خێرخواز و دۆستی هەژار و نەدار و منداڵی بێباوک هەریەکەتان لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە هاوکاری کۆمەچیتان نارد بۆ بەرنامەی بەخشین. بابزانین بەوەی هاوکاری کۆمەچەکانی ئێوە ژیانی ئەم خانەوادە هەژار و نەدار و بێباوکە چۆن گۆڕا و ئێستا ژیانیان چۆن و پێشتر چۆن بوون. داگەن ئێستا ژیانتان چۆن؟ بەخێراتی کەناڵەکەتانێکم زۆر بەخێر سەر چاوی من خوا بەخێر. 2 مانگ لەمە پێش ژیانمان هیچ باش نەبوو، لە خانوویەکی بۆگەن و تاریک تون بوو، زۆر ناخۆش بە دڵمان زۆر قەبز بوو، داخۆیان لە زۆر خەفەتبار بووین، زۆر ژیانمان خۆشی سەر لەخوا بەزیا بێ نەوەتیاتوی دەم خانووە ژیانمان زۆر خۆشە، هەموو تشتی تازەمان بۆ کراوە بۆ ماڵ و مناڵمان. پێشتر ژیانتان چۆن بوو؟ لە پێشتر ژیانمان باش نەبوو، پێشتر ژیانمان باش نەبوو، ژیانمان ناخۆش تاڵ بوو. لەوەتی بەرنامەی بەخشین 2 مانگ هاتووە تەمامە لێ هاتوونتە دەستی پێمانداوە، ژیانمانی زۆر خۆش کردووە لە هەر لە هەوڵە گشت هەموو شتەکانمانی بۆ تازە کردوێتەوە. شتی تازی جوانمانی بوونەوە لە زۆپەت و لە تەلەڤیزۆن و لە فەرش و لە خەسالە و لە کەنتۆر و لە مەعرەز و لە گسکەی ناوماڵ و لە تەباغ و لە بۆیتەر و سەلاجە و تەنانە گسکی ناوماڵەکەشی بۆمانی ناوی سەر لەخوا بەزیا بە فەرش و گشتیم کامل ماڵیمانی بۆیە ناوە. ئەی شتە کۆنەکان چی لێ کرد؟ هیچ ناوە تشتی کۆنش ئەوەی کۆنە بوو بە گشتم بەخشی بەو ماڵانە، بەس 2 تشت فرۆشت، سەلاجێک و غازێکم فرۆشت، سەلاجێک و غازێکم فرۆشتر ئەوانی کە کۆنانەمان هەبوو گشتم بەخشی دامە فەقیرێک خۆم سەداوی دەستخۆشیتانیەکەم مامۆستاکان ماڵ تازی کاملی بۆم کردو. یعنی خۆ لەگەڵ مناڵەکان هاتمە سەر خانوویەکی حازر و ناوماڵێکی حازر. لەگەڵ ئەم 3 مناڵەمە هاتمە سەر ماڵێکی حازر و ماڵی حازر و پوختە مامۆستا بدمانی بۆ چەند سەماڵ زلی ئەو 3 مناڵەمی بۆ 3 مناڵەمی پۆشتە کردو، زلی بۆ 3 مناڵەکەم کردو، بۆ خۆمی کردو، هێنامانی سەر خانی تازە دەستخۆشیتانیەکەم دەبە. ئێستا مناڵەکان تا چەند دڵیان خۆشە؟ ئێستا مناڵەکانم زۆر دڵیان خۆشە بەخوا ئەمە قنجەمەتار دوعا بۆ مامۆستاکە لە خوایە دایە هەسەرکەوتو بن ئەو مامۆستا داوتەوە خاڵی منە چای منی سەر بەخوا لێواردا مامۆستا داوت بۆ نەهات ئەبێ مامۆستا داوت لە دوامش بێ بۆ ماڵمەوەی دارچمە مامۆستا داوت دوعای خێرم بۆتانەکە دڵمان زۆر خۆش بۆ ڕۆژ ئەمانە دڵخۆش بین ئەمانە دڵخۆش بن مناڵەکانی دایە شکر ئەمە خانووی ئێمەیە دایە ئەم خانوو تازەی ئێمەیە لەخوا بەزای دایە خانووی تازە و هاتوونتە خانووی خۆش و غەربی و
دایە کاشی و دایە ئەمە ئیتە سەعات و گەشتی دایە گەشتی بۆمان کڕێ بۆ خۆیان تەمامەسازلی بۆمان کڕی بۆ خۆم و مناڵم و لەوەتی ئێمە ماڵین لەوەتی من نسیبم کۆتتە لای ئەم پیاوە لە هەوە ڕۆژی هاتمە ببووکی هاتمە چمەتە خانی کردەوە تا ئیستا تا ئێستا لە خانی کریا بوومە لەگەڵ ئەم پیاوە ئیتر ڕام کێشتووە ئیتر بەبوون و بە نەبوون و بە ڕەشی و بە ڕووت و بە قوتی ڕامێکێشە تا ئیستاکە هەر کرێکیش بوون هەر کرێکی بوون و هەر کرێکی بوون 22 خانی ڕێکمان کردەوە لەگەڵ ئەم پیاوە چەند ساڵ لەم خانووە 8 ساڵ لەم خانووە 8 ساڵ 8 ساڵ ئەوەش خانووە لای چاوە کارباو شتیشی تاوا نییە کارەبات شیشی تاوانی موریدەش بەخوا ئەم جاشنی قوربان ڕامێشە موریدەشی جانی بەخۆمان ڕامێکش قەلمان نەونێرەدا سەرمامەیەتم چیکم سەرمامانە هیتەرێ پیسیشمانە هیترەکەش ماشکاوە کە باران نەبارێت کاکە والله تكاك علي بعدين ترى شو عندها أودي ما هربا عملنا إيش يعني بها قشتي علي ترى شو برا الشباب بأودي أو تسأل لايدون ما يدون بكرة أو لايدون بكرة كرة جيران مالي ده صام أو تلايدون بكرة لا أحمد زافه هصام توب لايدون بكرة دوم تريدون كرة أو لايدون بلاد داو بس بلايدون كوتا اليوم داو لا بل أو بيا أو خريج يقول اليوم داو بجزمانه أنزل أو بنزل لو دزو أو ده تمر أو كشك من نفسي عزبة اليوم جنزل أو درزاني بلا بسيجي الأخوة بلايدون حال ماني حال ما شاء الله قشتي بأود کرێژ نادەی ئێستا ئێستا کرێژ نادەم معاش وەرەگری کرێژ نادەم معاش وەرەگرم هاتمەتە خانێکی خۆش داوی دەستخۆشیتان دەکەم لە کەناڵ ئێستا لەخوا بەزار ناب و خۆش دیگە کارەبامانی گەل لێوە شۆن ئیتر باران بووایە حاڵمان لای لوێن بەچاو خۆتان دیتوە جامخانە بە لای لوێن بەداکە با بە هاتە شاخ 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 لە پەنجەرە ئاوە هاتە ماڵەوە ئەنە دا ئاوە ما بکسەوە ڕۆڵە خوا گەورە وتماگە ئەو ما باچینە با خانووەکە قیرسی لە تەڕبوونیمان نەگڵۆپێکی چاکی ناگڵۆپێکی تایەوە ماڵەنگە لاوە بێستا سێبەمی نەوتم هەیە سەزریەکانیشم ستانوە تاوش خەزەکەم خوا گەورەیە ئەڵەن خێرخوازان کەلوپەلی ناوماڵ خۆراک خواردن زۆریان بۆ هێناوە کەلوپەلی ناوماڵ ناڵمەونی بۆ کەلوپەلی ناوماڵ کامل هێناویانە فەرش و مەش و ئەمانی لە فەرش و ناوماڵ گشتیان هێناوە کەلوپەلی خەوتن سێ دەستیان هێناوە مەعرەزیان هێناوە کەنتۆریان هێناوە سەلاجی چاکیان هێناوە مەخسەریان دانا ئەی وەکو خواردنی وشک تفاقی چاکیان هێناوە لە هیتر خۆیان زان تفاقیان گشت هێناوە ئەو ڕۆژێکە ڕۆنیان هێناوە برنج و زەخێرە کاملیان هێناوە بەڵێ لەو دەقیقە لە بەرنامەی بەخشین دەرکەوتی تا چەند ژیانتان گۆڕە هەر لەو ڕۆژەوە خەڵک چۆن هات بەدەمتانەوە چۆن هاوکاریان کردن کە بەرنامەکە دابەزیتە کە تەواو ملیۆ ڕۆشتنەوە ئیتر تەلەفۆن نەکرا ماڵتان لێ پێ لە فڵانشی تەخوا نەزانێت مامۆستاکە هینانی پێوتەوە شەو سەعات و تەلەفۆن بکەوت ماڵتان لێکەوت وا لێنەکە شەوێکی بەرمیلە نەفتیان بۆمان هێنا دوو ڕۆژتری پێچ و بەرمیلە تریان هێنا ڕۆژێکی دای لە قاپەکە مامۆستا خۆی تەلەفۆنێکی دیسا بەرمیلە نەفت بۆ دێ کابرایەتە لە کەرکووکەوە بەرمیلە نەوت هێنا زریکانێکی نەقوستامەتی دا زریکانێکی نەقوستانە با پێت برن بەرمیلە زریکانێکی نەقوستامە بەرمیلە نەوتی هێنا پێشتر نەبوو کابرای لە کەرکوو بەرمیلە نەوتی هێنا فەردی ئاسفر هێنا 12 کیلۆ برنجی پێ بوو کانتۆرە ڕۆن زەیتی پێ بوو خەڵکێکی زۆر خەڵکی ئامە خواردن کابرایە سیان لە کەرکووک هات بەس منیان مناسیەوەتان ناسی سیان لە کەرکووکەوە برنج و ڕۆن و شەکر و ئادی هێنا کەلوپەریان بۆ مناڵ هێنا نەوتیان هێنا چی خواردن برهێنا ئاو تەماتە فاسۆلە نیسک نۆک ئەم خواردنانە گشت بۆمان هێنا ئیتر هینوا بوو پارەی هێنا هینوا هەبوو زەخێرەکە هێنا ئیتر بە گوێرەی توانای خۆی ماڵتان قەڵەباڵغ ماڵمان قەڵەباڵغ بوو ڕۆژێ لە ڕۆژان مامۆستایە هات وڵا لە زەخێرات دەوڵەمەندیتم لەخوا بەزای بم ماڵ ئەمانە ئاوا بن لەوەتی تەندروستیمان باشە لەخوا بەزیاب لەم خۆشییانی سەر نەخۆشەکەشم کەم بۆتەوە زۆر هەستم بە خۆم کردو باش بەس لەوە پێشنا زۆر خەمتە خوا فکرمە کردەوە ئێستا چا ئەوسا عەرز و ئاسمان فەرقە
ساڵە من لەگەڵ ئەم پیاوم ڕایکێشم بە نەبوونی و بە ڕەشی و بە ڕوتک و بە قوتی هەتا ئێستا لەوەتی لای ئەم پیاوە بوومە خۆشیم نەدیوە ئەوەنین کە دەزێ من خۆشی گەشیم نەدیوە لەگەڵ ئەم پیاوە هەر بە نەبوونی و هەر بە ڕەشی ڕوت و قوتی ڕامان کێشتۆ جا وای بناڵانم چوە بۆ مەکتەب لیراوە 2 سەعاداوی 250 کردە بۆ خوا نەبووبی دەبێ ئیتر ئەم پیاوەشم لەوەتی لایم هەمووتان نەیناسن ئێوە ڕۆژێ ئیشی نەکرد ئەم پیاوە هەردمە قەی ناکە بەس بمێنێ لە نامانە ئەو قڵابێ من داوای ئیشی لەو پیاوە ناکەم وەڵی لەوەتی لای ئەو پیاوم هەشتان لەگەڵ ئەو پیاوە نەچما و پیاوی خەڵک و ژنی خەڵک بچم لەم با 2 بەتانی تازە بکڕم 2 بەتانی تازە بێنم نا 2 دۆشک تازە بێنم ناتشێکی تازە بکڕم ئەوانەمان نەکرد و پیاو بۆ ڕازم ئایسا لەخوا بەسێک هاتمەتە سەر تشی تازە بە پڕ بۆیان کردم هەموویکی گشت سەر لەنەوە تازە ئەوانیشیان بۆ گشتم بەخشی گشتم بەخۆ داما و ماڵە جیرانە بە فەرش و بێنەوە گشتم بەخشی الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. دوایە کە باوکی مناڵەکان وەفاتی کرد ژیانی ئەوە چی بەسەها؟ خۆی هیچ باش نیشیانمە هیچ باش نیە لە تۆی باوی هەتا باوکی مابوو تا باوکی مابنی بەس هەتا باوکی مابوو خەفەتم هەنە ناخواخوا بەس لەوەتی باوکی نماوە ژیان عەقڵ باش نییە بەرە ژیانمە بەرەو کەزیتێ بەرە ئەوە تا هەمووی زانێ بەخوا ماین 100,000 جا واشە نییە بە حەتای کرێ خانۆکە تایدم بە حاڵی دەلیسەگەیتم مارە بەخوا لەوەتی خۆی نماوە 2 کرێم داوە ئەو کاتی بردم بۆ خەسەخانە تازە کرێکم دا ماینکی ڕۆیسە بەخۆین دوێنێ بوو ئەم چوارشەمە کرێکم داوە وەڵا لەخوا بەزاویسا خانێکی خۆش و گەورە فەرەحمان بۆ کراوە فەرەح و خۆش 100 ڕوکنە 3 ژوور و هۆرێکە بێمنەت زۆر خۆشە لە کرێچیان نەجاتمان بووە لە 100 ڕوکنە خۆش کاشی پوختەس نالەت کاترسین تا بۆ دوور پوختە سا فەرەح لەخوا بەزاوی 3 ژوور و هۆڵێ تێکی بەشێ دەخوا ماخوا ئەوە بکە ئەم خانە خۆشیان بۆمان کردووە جلوبەرگی عەقڵی هەر بۆمانە کڕۆڵە جا مامۆساکانش پاردوو جا 2 دەستیانی بۆ کرد لە مەکتەبەکە مامۆساکەی خۆی ناتنەوە بڵێن ڕێفقەکانم شتیان کردەوە لە مەکتەب لە حانوت ئێمە نەمان کڕیەوە بێتاقەت بنبێنەوە بەرەوەڵە باسیەکەن مەکتەبەکە ئەوان کڕیەوە ئێمە ئەومان نەکڕیەوە 250 پێوە جاوا 250 پێوە جاوان پێنەوەیتە مناڵەکانەوەی دا لە فەمانە خۆ جاوا بۆ بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژ جارێ ئەوە ئەمساڵ ئەوە 250 پێوە 200 ئەوە لە فێ خوارد ئەوە کەبابی خواردەوە ئەوەی ئەخواردەوە من بە گوێرەی بەڕەکەی خۆم پاڕایەکشمیتر وەڵایتر وەڵا لەوە پێش تشتی وایە نەبوو یاری پێکەن ئاو جیران ئەگە کۆنێ مۆنێکی هەبوو یەکێک مناڵەکەی تۆ ئەیدای پرسیارە مارێ یاریان پێکرد وان نەبوو کۆنێ مۆنێکیان دا پێ یاریان پێکرد سال لەخوا بەزێبێت جلی تازە جلی جوان پیاڵاو بووکیان بۆ کردووە تشتی کاملی ناوماڵە هەمووشیان بۆ کردووە بۆ مناڵێن سا عەرز و ئاسمان گۆڕای سا هەموو گشتی تازێ داگیان کەلوپەلی ناوماڵ چیتان هەیە شتی باشتان هەیە هەر ئەو کۆنانن وڵا کەنتۆرشکاوە ئەوەی هەمانە بەخوا خەڵکی ناویتی ماڵێ ناوە بێ ئەو کەنتۆرشکاوە بەخوا خەڵک زەلامێکی کوتێ ناوە ئەمەش بەخوا قابقاچێقەوە تا چاوێکی شکاوە بەخوا خەڵک ناویتی ئەمەشی قەلەقەلە بەخوا خەڵک بۆمانی هێناوە سا 2 بەتانی تازیانە بۆمانی هێناوە ماڵە ناوە بێ قەلەقەلە ئەمانە هەمووی کۆن ئەمانە گشتی هەمووی کۆنە ئەرە بەخوا ئەمە زەلامی لە چەند ماڵی هێنایی ئاوە بە کۆنی دای پێما کرێ سیارەکەشی خۆی داتا چاوی پێوە نەبوو سا لە ماوەی 2 مانگی ڕێکە ئێمە زۆر دڵخۆشی لەخوا بەزیادە زۆر دڵخۆشی لە کامل و ماڵ تازیمانیان بۆ کردووە مامۆساکان لە خانەکە باسیەکە خاونی پوختیان بۆمان کردووە کامل خاونی پوختیان بۆمان کردووە لە عەشای ناوماڵ لە فەرشت و لە سەلاجەت و لە کانتۆرت و لە
خەسالە و کەلوپەلی ناوماڵ و زلی مناڵ و پێڵایەن و بەرگیان و ئەمانە هەر هەموو کامل گشت بۆیان کردووە بە قوربان ئەمانیان گشت بۆ کردو زلی مناڵ و پێڵا و گشتێکی پێویستی ناوماڵی گشتیان بۆ کردووە نەپەڕەکەت خۆشمان گشتیان بۆمان کردووە چی ئەڵێ بۆ خێرخوازانەی لە ڕێگەی بەرنامە بەخشینەوە هاوکاریان کردی ماڵیان بۆ بەخشین هاوکاریان زۆر بەرنامەی بەخشین هاوکاریمان زۆر کردووە زۆر مەمنونانم دەستیان خۆش بێت چیان خۆش بێت سەرکەوتوو بن هەچی ماڵ کامل حاضر لە ماوەی دوومانە ماڵی حاضر و قوتیان بۆمان کردو هاتنتە سەر ماڵ کامل ناوماڵیان بۆمان کردووە گەلەگەلە دوعای خێران بۆکەم کە دڵی ئەم ناڵاری منیان خۆش کردووە بەرنامەی بەخشین ومانی ئەمانی هاوکاری منیان کردووە گەلەگەلە چیان ماچەکەم ئەمانە و ئەمانی تشکە یارمەتی منیان کردووە زۆر ئەوەی دەستخۆشیان لێکەم لەپەر هاتوونتە خانوویەکی خۆش خانووەکە ڕوکنە زۆر خۆشە. بسم الله الرحمن الرحيم دیارە مۆکو نووسنگەی بەخشین لە ناحیەتەکێ یەکێ لە پڕۆژ و کار و چالەکیەکانی بەڕای بەخشین دروستکردنی خانوو بۆ ماڵی یەتیم دیارە ئێمە هەروەکو تێبینێک بۆ ئەو کەسانی کەوا خێر دەکەن و ماڵ دەبەخشن ئێمە هەر ماڵێک بدینە بەرنامەی بەخشین پێشتر ئەو ماڵە ئێمە تحقیقاتی تەواوی لەسەر دەکەین و پرسیاری تەواو ئەکەین با بزانین ئەم ماڵە مستحق نەبووی کەوا هاوکاری بکرێت ئێمە دیارە کۆمەڵی فۆرمان تەقدیم کردبوو بە بەرنامەی بەخشین کە هەمووی ماڵی بێباوک بوو بۆەوەی کەوا هاوکاری بکرێن دیارە دوای ئەوەی کە لیژنەی بەخشین بڕیاریدا بۆ داداچوونی خۆی کرد بڕیارەندا کە لە ناحیەتەکێ هەڵسن بە دروستکردنی خانوویەک بۆ ماڵێکی یەتیم دیارە ئەم ماڵی کە جەنابتان لە بەرنامەی بەخشینە بینیتان ماڵێکی زۆر مستحق بوون بەوەی کەوا هاوکاری بکرێن چونکە من وەکو خۆم سەردانیم کردبوون بەڕاستی ماڵێکی زۆر هەژار بوون هەتا باوکی مناڵەکان لە ژیاندا مابوو دیارە ئەم ماڵە لە حاڵێکی زۆر خەبدا دەژیان لە خانوویەکی کرێچیا بوون و خانووەکان هیچ مەرجێکی ژیانی تێدا نەبوو خانوویەکی زۆر خراپ بوو دیارە لە زستانانە ئاوی ئەدات یاخود حاڵەتێکی وای نەبوو کەەوە ئینسان بتوانێت بەباشی تا بژێت دوای ئەوەی کە ئێمە ئەم ماڵەمان دا لیژنەی بەرنامەی بەخشینەوەنیش بەسیندیان کرد سوپاس بۆخوا بە پشتیوانی خی گەورە پاشان هاوکاری خەڵکی خێرخواست توانیتمان هایکلێکیان بۆ بکڕین لە ناحیەتێکی لە شوێنێکی زۆر باشە دیاریکەلەکە ڕوکنیش بوو لە ماوەی 2 مانگە ئێمە توانیمان ئەم هایکەلە بە تەواوەتی تەعمیر بکەینەوە بیکەنە ئەو خانوویەکەوە ئیستا جەنابتان دەیبینن دوایەکەوە خانووەکەمان تەواو کرد هەڵسان بەدامیکردنی پێداویستی ئەم خانووە کاویش لە کەوانتەر هەروەها مەعرەز هەروەها سەلاجە تەباخ هەروەها غەسالە وەروە تەلەڤیزۆن و سۆبە و فەرشی ناوماڵ و لە قاب و قاچاقی ناوماڵیش تەنانەت ئەم ماڵەکە هاتنە ئەم خانووە تازەیەوە ماڵەتیمە پیانم وت کەوچکە چاکیش لەگەڵ خۆتانە مێنن چونکە ئێمە تەواوی پێداویستیەکانی ئەم ماڵەمان دابین کردو بۆیە زۆر بە خۆشحاڵەوە تەنها جلوبەرجی خوان هێنا بۆ ئەم خانووە هیچ پێداویستێکی تیران نێنە لەگەڵ خۆیانە ئەوەی کە من حەزەکەم لێرەوە لەم بەرنامەی باسی بکەم بەڕاستی کە ئەو ڕۆژەی ئەم ماڵە لەم بەرنامەیە دەرکەوتن سوپاس بخوا کە خەڵکی کوردستانیشتان خەڵکی خێرخوازی زۆری تێدا ماوە هەر لە ئاکرێەوە لە هەولێرەوە لە کەرکووکەوە لە سلێمانیەوە لە کەلەوە لە زۆربەی شار و شارۆچکانەوە دیارە تەلەفۆن بۆ من دەکرا خەڵکی زۆر بە ئەوداڵەوە زۆر بە گەرمگوڕیەوە ئەهاتن بەدەم ئەو ماڵەوە کەوا لە بەرنامەی بەخشینەوە دەرکەوتن ئیتر هەر کەسە بە پێی توانای خۆی هەر لە پێداویستی خواردنەوە لە شەکر و برنج و ڕۆنەوە لە پارەوە لە نەوتەوە ئیتر لە هەموو پێداویستێکەوە تەلەفۆنە بۆ من ئاکرد ئەو ماڵە چیان پێویست ئێمە بۆیان دابینەکەین بەڕاستی ئەوەش جێ دڵخۆشی بووە ئێمە وامان لەکەمە زیاتر بتوانی خزمەتی ماڵی هەژار بکەین سواز بخوا کە ئەم خانە بە چای خۆتان دەیبن ئێمە لە ماوەی 2 مانگە توانیمان بە هەوڵ و هیمەتی خێرخوازان ئەم خانووە بنیاد بنێ هەروە حەز دەکەم ئاماژە بۆ بکەم بەڕاستی هاوکاریکردنی خەڵکی هەژار لە دنیادا دیارە پاداشتێکی زۆری هەیە بۆ قیامەتیش پێغەمبەری خوا عەلەیهی سەلاتو وسەلام دەفەرمێت هەر کەسێ سەرپەرشتی و هاوکاری ماڵێکی هەژار یاخود ماڵێکی یەتیم بکات ئەوە لەگەڵ منە لە بەهەشتا بۆیە من ڕوئەکەمە ئەو خەڵکانی کە خێر دەکەن کە هاوکاری خەڵکی هەژار دەکەین پێتان دەڵێم کە ئەو یارمەتیانەی ئێوە ئەینێرن بۆ بەرنامەی بەخشین ئەوە بەرهەمەکەیەتی کە بە چای خۆتان دەیبینە ئێمە کە توانیتمان ئەو یارمەتیانی ئێوە بە شێوەیەکی زۆر بە ئەمانەتەوە بیگەینە شوێنی خۆی بتوانین ماڵێکی پێ بحەسینەوە ماڵێکی پێ دڵخۆش بکەین بۆ شەوی کە دەیبن ئەم ماڵە کە هیچ کاسبکارێکیان نییە و پێشەوەی باوکیشیان بمرێ هەر لە ژیانێکی ناڕەحەتیدا دەژیان بەڵام ئێستا سوپاس بۆ خاوەتنێتە ماڵێکی زۆر خۆشەوە و خانوویەکی غەربی زۆر باشەوە بە هەموو مواصفاتێکەوە دیارە ئێمە توانیمانە و هەموو شتێکشان بۆ دابین بکەین بۆیە من بە زەروی دەزانم لێرەوە یەکەم جا سوپاسی خوا بکەم دواتر سوپاسی ئەو خەڵکانە بکەم کە هاوکاری بەرنامەی بەخشین دەکەن پێتان دەڵێن ببەخشن
تا بەخشین بەردەوام بێت. خێرخوازانی خۆشەویست، لاڵقەی ئەم جارەشمان بە هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانیمان ماڵێکی کرێچی لە هەرێمی کوردستان لە کرێچێتی ڕزگار بکەین و ژیانێکی خۆش و ژانێکی باشیان بۆ فراهەم بکەین بە هۆی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشندە و ئازیز. تەنها لە ماوەی 2 مانگدا ئێوە توانیتان ژیانی ماڵێکی هەژاری بێباوک کە چەندین ساڵە لە مەنیەتی و ناڕەحەتی و ناخۆشی و دژوار ژیان بەسەر دەبن ژیانیان خۆشکەن و بیان کە ناخاون ئەم خانووە و تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان. سوپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمان بوون، سوپاس بۆ هەموو ئەو کەسانەی کەوا لە سەرەتاوە تاوەکوی ئێستا دەستیان هەبوو لە کاری خێر لەم خانووە و لە تەواوی پێداویستی ناوماڵ و موچەی ماگانەشیان. سوپاس بۆ هەموو ئەوانەی کەوا بە کەلوپەل و بە خۆراک و خواردن بەشداریان کرد و بە نەوت و بە بەخشینی ئاڵتون بەم ماڵە بێباوکە. لێرەوە سوپاسان دەکەین و داواتان لێ ئەکەین بەردەوام بن بۆی ئێمەش بەردەوام بین لە بەرنامەی بەخشین ڕۆژ لە دوای ڕۆژ و سات لە دوای سات بەروبوومی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە بەم شێواز و بەم چەشنە نیشانی ئێوە بدەینەوە کە چۆن ژیانی ناهەمواری هەژاران و نەداران دەگۆڕن لە ناخۆشی و لە گریان و فرمێسکەوە بۆ خەندە و خۆشی. سوپاسان دەکەین و هیوادارین بەردەوام بن لەگەڵمان. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية فلهم أجرهم عند ربهم ولا خوف عليهم ولا هم يحزنون. ئەوانەی کە ماڵ و دارایی خۆیانە بەخشن بە شەو و بە ڕۆژ بە پەنهانی و بە ئاشکرا ئەوانە هەر پاداشتیان لای پەروەردگاریانە و هیچ ترسێکیان نییە لە داهاتوودا و ئەوانە خەفەتبار نابن بۆ ڕابردوو. بەرنامەی بەخشین ئەم جارەش لە شاری سلێمانی بە هاوکاری ڕێکخراوی خوشکانی ئیسلامی کوردستان کی سلێمانی لە دەورەیەکی بەرەکدووری توانی زال لە 25 سەرپەرشتیاری منداڵی بێباو دڵخۆش بکات فێری بەرەکدووریان بکات. دواتر بەرنامەی بەخشین بە دیاری مەکینەکانی دەبەخشێت. بەنای خوای گەورەی میهرەبان پێشەکەی بە خێراتین بەرنامەی بەخشینەکەین. ئێمە وەکو لە قسلێمانی لە ساڵی 2016دا نزیکەی 400 کەسمان فێری خولی بەرەکدوورین لە خولی بەرەکدوورنیان بەشداریان کردووە کە زۆربیان بەبێ بەرامبەر و هەندێکشان کە بە بڕێکی کەم لە پارە بەشداریمان پێکردن لە خولەکەدا. دیارە ئێمە بە بۆنەی یەکی ئایارۆ کە ڕۆژ تێژنی کرێکاران بووە ئێمە خولێکی بێ بەرامبەرمان کڕۆ الحەمدولیلا نزیکەی 120 خوشک بەشداریان کرد. سپاس بۆ خوای گەورەی ئێستا زۆربیان کە قسەمان لەگەڵ کردوەوە بۆ خۆیان جلیشە دوورن و بۆ خەڵکیشە دوورن. ئێمڕۆژ چالاکی ئێمڕۆژمان کە بریتە لە فێربوون یاخود ئەم جاریان کە بڕیارماندا وەکو بەبوونی مانگی مەولودەوە یاخود بەبوونەی یادی مەولودەکە خولێکی بێ بەرامبەر کێنەوە بۆ 25 دایکی منداڵانی سۆمای چاوان بە هاوکاری بەرنامەی بەخشین کە بەڕاستی بەرنامەی بەخشین دەستخۆشیان لێکم دووبارە لێرەوە کە زۆر هاوکارمانن بەڕاستی لەم کارە خێری و خێرخوازیانە کە ئەوان توانیان لەڕێی خێرخوازانەوە هاوکاری ئەنجام بدەن بۆ دایکانی مناڵانی بێباوک کە ئەمە ئەمڕۆ هەسەین بەکردنەوەی ئەم خوڵی خەیاتیە بۆ 25 دایکی منداڵانی سۆمای چاوان بە فێرکردنی
دوورمان بەبێ بەرامبەر و دیارە بەرنامی بەخشین خۆی گەورە پاداشت بە خێری هەموو بەشداربووان و هەموو ئەو برایانە باتۆ کە بەڕاستیت هەستان بەم کارە بە دابینکردنی مەکینە بەبێ بەرامبەر و کەسانی کە بەشداریان کردووە لە خولەکە بۆ دابینکردنی بژێوی ژیانی خۆیان. ئێمە وەکو سۆمای چاوان ئەم جاریان بیرۆکەی کردنەوەی خولی درومان بۆ ئەو دایکانی سۆمای چاوان بۆ ئەوەیە کە بەری بژێویان تۆزێک بەرەو باشی بڕات خۆیان فێری خەیاتی و درومان ببن بۆی بتوانن جلوبەرگی خۆیان و مناڵەکانیان و کەسانی تر بدورن بەبێ ئەوەی کە چاوەڕی دەستی کەسانی تر بن. چکە لە ڕاستیە ئێستا زروفی ئێستای خەڵک بەعام بەرەو لاوازی ڕۆشتووە باری بژێیان هەمووی بەرەو کەمی ڕۆشتووە. سۆمای چاوانیش با بڵێن خانەوادەی مناڵانی بێ باوکیش پشکی گەورەیان بەرکەوتووە چونکە ئەو مناڵانەیە خۆت ئەو خانەوادانە تەنها ئەوەی کە بژێویان جێبەجێ بکات تەنها خێرخوازانە. ئێمە وەکو سۆمای چاوان حەزمان کرد ئەم جارە ئەم چالاکیان بۆ ئەنجام بدەین کە کردنەوەی خولی درومانە ببێ بەرامبەر بۆ 25 دایکە کە ئەماوەی 10 ڕۆژی خایاندووە کە مامۆستایەکی بەڕێز فێری درومانی کردوون. ئەو دایکانە زۆر پێیان خۆشە و دەستخۆشی لە مامۆستا بەڕێز دەکەن و لە لقی سلێمانی و لە سۆمای چاوانەکەن و لە هەمان کاتا ئێمە با فێری درومانیش بن بەڵام ئەگەر ئالەت تێنەبێ بۆ ئەوەی کە بتوان درومانەکەی لەسەر تاقی بکەنەوە ناتوانن ئەو شتیان هەربیر بمێنێ و بەرنامەی بەخشین زۆر سوپاسیانەکەین کە توانیان ئەو مەکینانەمان بۆ دابینکەن. مەکینەکان ئێستا ئێمە 25 دایک بەشدار بۆ 25 مەکینیان بۆ دابین کردوون. ئێمە زۆر دەستخۆشیان لەکەین زۆر سوپاسیانەکەین بۆیە ئەم خولەمان بۆ کردنەوە کە ئەم خولە بەڕاستی ئەگەر لەسەری بەردەوام بن و ئەو مەکینانە بەکار بێنن ئەتوانن جلوبەرگی خۆیان و کەسانی تش بدورن بە پارە بۆ ئەوی کە بژێوی مناڵەکانیان دابینکەن. ئەنجا ئێستا ئەو دایکانی کە جلوبەرگەکانیان دووریوە هێناویانە پیشانیان یانی بەڕاستی ئێمە زۆر دڵخۆشین بە کارەکەیان هەم کاری ئەوانش و هەم ئەو مامۆستا بەڕێزش کە توانیوێتی لەو ماوە کەمەیە فێری خەیاتیان بکە فێری درومانیان بکە و هەروەها بەرنامەی بەخشینیش خۆی گەورە هزار ئەوانە جێگیان بۆ پڕکاتەوە کە توانیویانە ئەو مەکینانە بۆ ئێمە دابینکەن. من یەکێک بووم لە بەشداربووەکان کە لەم خولەیە بەشدار بووم. زۆر سپاسی ڕێکخراوی سۆمای چاوانەکەم بەوەی ئەم خولەیان بۆ کردینەوە. یەکێک بووم لەوانەی کە مقەستم تەنانەت نەگرت بوو بەدەستمەوە نەمەزانی. ئەلحەمدوللا سوپاس بۆخوا ئێستا زۆر باشم ئەتوانم تەنانەت جلی خۆم بدورم یا بۆ مناڵەکانم. ئەوم بۆ گەڕاوەتەوە کە ئەو مەبلەغەی کە ئەیەم بەخەیات لە بۆ دەرەوە بۆ کەسێکتر بۆ خۆمی بیکەم و بەکاری بهێنم. سپاس بۆ بەرنامەی بەخشینیش هەم مەکینەکان هەم پێداویستیەکانیان پێشکەشکردین. هەروە سپاسی مامۆستاکەمانەکەین دادەسێرەوە کە چەند ڕۆژە هاوکارمان بووە بەتەمانەوە بووە فێری کردوین. بسم الله الرحمن الرحیم. من وەکو مامۆستایەکی دەورەکە زۆر خۆشحاڵ بووم کە بۆ ماوەی 10 ڕۆژ لە خزمەتیم خوشکە بەڕێزانە بووم. دەورەکەمان پێک هاتبوو لە 10 ڕۆژ. لە ماوەی ئەم 10 ڕۆژەیە ئێمە 2 ڕۆژماندا نابوو بۆ فێرکردنی ئەو خوشکانە بۆ بەرچاوڕوونیان چۆنەتی بەکارهێنانی مەکینە. پاشان دەستمان کرد بە دوورین و بڕینی پێداویست ئەو پێداویستیانەی ڕۆژانە خوشکان پێویستیانە لە دوورینی جلی مناڵان لە جلی گەورە لە جلی کوردی ئەو پێداویستیانەی کە ئێمە ئافرەتان پێویستمانە. زۆربەی زۆری دەورەکانمان لێرە کە کردوتەوە لە کۆتاییە هیچ شتێک هەدیەکی نەبووە. سواسی بەرنامەی بەخشینەکەین کە ئەم جارە هەستا بە ئامادەکردنی 25 مەکینە بۆ خوشکان دەستخۆشییان لێکەین بۆمی کە دەورەکەش کۆتایی بوو ئەوانیش ئیسفادەیەکی لێکەن. جاری وایە فێری درومانە بی بەڵام لە ماڵەوە مەکینەیان نەبووە ئیسفادەی لەکەن. سپاس بۆ بەرنامەی بەخشین دەستخۆشییان لێکەین کە ئەم جارە ئەو بڕەمەکینیان بۆ ئامادەکردین. ئێمە لە ماوەی ئەم خولەی کە ئەم 2 ڕۆژە کردمانەوە 25 خوشک بەشدار بوون. زۆری لەو خوشکانی کە بەشدار بوون لە دەورەی ئێمەیە ئەیان و ناتوانین تەنانەت مەقەستیش بگرین بەدەستمانەوە درومانیش بکەین.
بەڵام سپاس بۆخوا ئێمە ڕۆژانە لەگەڵیان بەبڕین بە درومان لەگەڵیان خەریک بووین ئەمەش بەرهەمەکانیانە کە توانیویان لە سا 85 جلەکانیان بەباشی بدورن ئێمە لە کۆتایی هەموو خولێکە شەهادەمان هەیە و ئیمتیحانێکی قوتابیەکانەکەین ئاخر ڕۆژە بێ جلێکمان بۆ بێنن جلەکان بۆ خۆیان بێ سپاس بۆخوا ئەمڕۆ ئەمە بەرهەمەکانیانە و توانیوانە جلەکانیان بێنن ڕۆژانەش ئەو جلەی کە ئەمڕۆ من پێم وتون بەیانی واجب بووە لەسەر ئەو خوشکانە بە دوورایی و بەبڕایی بۆ منی بێننەوە سپاس بۆخوا زۆر باش بوون ئەمەش بەرهەمەکەیانە الحەمدولێ زۆر سپاسی بەڕێزتانەکەم برای ژیان ئێوە هاوکاری هەتیوەکانن پشتیوانی هەتیوەکانن دەستخۆشیتان لێ ئەەکەم لە گەورە و بچووکتان بەرنامەی بەخشین خوای گەورە پادارتان کا بێوەیتان کا لە بەڵاو نسیبەتی دین و دنیا بتان بەخشێت خوای گەورە لە سێبەرەکەی خۆی لە ڕۆژی حەشر بێبەشتان نەکا چونکم هاوکاری ئەم هەتیوانتان کردووە فێری خەیاتیان کردوین زۆر حەزێتیان پێوە کێشاین و ئێمەیان بەسەر کردووەتەوانێ و لەگەڵ سروەخان زۆر سپاس دەسوچایی خۆش بێ چەند ڕۆژێ حەزێتی پێوە کێشاوی ماڵیان ناوا بێ و یاڕەبی خوایە بۆیان بێتە توێشوی دنیا و قیامەتیان ئیشەڵڵا و هەروها بەرنامەی بەخشینی ژیارمەتی یاوین مەکینەکانی بۆ دابین کردوین یاڕەبی خوایە بۆیان بێ بە توێشوی دنیا و قیامەتیان و خوای گەورە پاداشتیان باتەوە ئیشەڵڵا بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ بەخشین 1970 961 13 1970 961 1950 723 25 55 دەستخۆشی لە خوشکانی سۆمای چاوانەکەم لە قیسلێمانی و ئەم بۆ ئەم دەورەی کە بۆ ئێمەیان کردوێتەوە ئیسفادەیەکی زۆریە بۆ خۆم پێشتر کەمێک شتم زانیەوە بەڵام زیاتر لە مامۆستاسیرەوە زۆر شت فێر بووم دەستخۆشی لەکەم زۆر سپاس و سپاسی کە بەرنامەی بەخشینی ژەکەم کە مەکینەی بۆ هەموو بەشداربووان ئامادە کردووە زۆر دەستخۆشیان لێەکەم. بەرنامەی بەخشین ئەم جارش بە هاوکارەکانی ئێوە توانی 25 خانەوادەی منداڵی بێ باوک و سەرپەرشتیارانیان دڵخۆش بکات بەکردنەوەی خول بۆیان و دواتر فێرکردینیان و پاشان بەخشینی مەکینەکان بەسەریاندا ئەمەش یەکێکە لە پرۆژەکان کە لە ڕێگەی هاوکاری و کۆمەچەکانی ئێوە توانیمان دڵی ئەوانە خۆش بکەین و ئینشاڵڵە لە داهاتووە ئەبێتە سەرچاوی بژێوی ژیانیشان. سپاس بۆ هەموو ئەوانەی هاوکارمانن لە سەرجەم پرۆژەکانی بەرنامەی بەخشین بۆ ئەوەی دڵخۆشی هەژاران و نەداران و منداڵانی بێ باوکی پێ